هەڕەشەی گروپە چەکدارەکان لە عێراق و سووریا پلانی ئەمریکا بۆ ڕوبەڕووبوونەوەیان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز مایلز کاگەنس ئەنجامی باڵا لە پەیمانگەی نیوڵاندزی ئەمریکی لە میسیسیپی و لەگەڵماندا. بەڕێز کاگەنس سڵاوتان لەبێتۆم، کاتتان باش. پلانی ئەمریکا چییە بۆ پاراستنی نێردە و ڕاوێژکارەکانی لە عێراق و سووریا و هەروەها بۆ ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان؟ سڵاوتان لێبێ، ئەو کاتان باش، ئێوارە باش. ئەمە کاتێکی زۆر سەختە بۆ ئەمریکا کە بڕیارێکی گرنگ بدا لەبارەی ئەوەی کە لە عێراق چی ڕوەدا، لە سووریا چی ڕوەدا و هەروەها پشتیوانیەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل لەبارەی شەڕی غەزەوە. با من ڕوونی کەمەوە زیاتر. هێزەکانی ئەمریکا هاتوونەتە عێراق و سووریا بۆ ڕوبەڕووبوونەوە لە ناوبردننی داعش لە ساڵی 2014ەوە. ئێستا گوشار و هێرشیان لەسرە کە زیاتر لە 100 هێرشیان کراوەتە سەر لەسەر ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان کە لە بنکە عێراقیەکانن و هەروەها لە بنکە کوردستانیەکانن، باوا بڵێن، و بەرگری ئیسلامی کە ئەمە گروپێکی میلیشیایی تیرۆریستی لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێت، دەیانەوێ ئەمریکا لە عێراق و سووریا بکەنە دەرەوە. بەڵێ، لە ماوەکانی ڕابردووە پەرلەمانی عێراق بڕیاری دا بە دەرکردنی هێزە بیانیەکان لە عێراق. ئەو کاتە پەرلەمان تەنها شیعەکان بڕیارەکاندا، کورد و سنە تێدا بەشدار نەبوون. لە هیچ کاتێکدا پێتان وایە ئەمریکا ئامادە بێت عێراق بەجێبێڵێ؟ من پێم وایە و باوەڕم وایە کە ئەمریکا لە عێراق دەمێنێتەوە، چکە ئەو پەیوەندیەی لە نێوان عێراق و ئەمریکادا هەیە پەیوەندیەکە نەک تەنها لە ڕووی سەربازیەوە بێت، بەڵکو لە ڕووی ئابووریشەوە پەیوەندیەکی باشیان هەیە. بۆیە بەهۆی ئەم هۆکارانەی کە باسم کرد، عێراق و با بڵێن ئەمریکا دەیانەوێت ڕێگەیەک بدۆزنەوە بۆی کە سوپای ئەمریکا لە عێراق بمێنێتەوە. ئێستا دۆخەکە و دۆخی سەربازانی ئەمریکا لە سووریا تۆزێک جیاوازترە، چونکە بوونی سەربازی ئەمریکا لە سووریا و چونکە ئێرانی لێە، رووسیای لێە، تورکیای لێە و ئەمانە هەموو دەیانەوێت ئەمریکا لەوێ بکەنە دەرەوە لە سووریا. و لە واشنگتن دیسی زۆر بڕیار دراوە لەسەر با بڵێن ئەم سیاسەتە، بەڵام لە عێراق بڕیارێک دراوە و من پیرۆزبایی لە هەڵبژاردننی پەرلەمانی با بڵێن هەڵبژاردننی دوایین هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق لە خەڵکی دەکەم کە دەرەنجامێکی باشی هەبووە لە کەرکووک بە دیاریکراوی بۆ کورد باش بووە و لێرە هەڵبژاردنمان لە پێشە. بایدن ڕوبەڕووی ترامپ دەبێتەوە کۆتایی با بڵێن ساڵی داهاتوو، بۆیە ئەمە گوشارە لەسەر بایدن بۆی کە سەربازەکانی لە سووریا بکاتە دەر. بەڕێز کاگەنس، زۆر کات باس لەوە کرێت هێرشەکانی ئەمریکا، وەڵامەکانی ئەمریکا بۆ گروپە چەکدارەکان چ لە عێراق چ لە سووریا سنووردارن لە ئاستی پێویستانین ئەمریکا تاکەی وەڵامەکانی بەم شێوەیە بێت. ئەمریکا بەردەوام دەبێت لە هاوکاری ئەمنی عێراق. هەموو ساڵێک ئەمریکا 1 ملیار دۆلار دەداتە هێزە ئەمنیەکانی عێراق و پێشمەرگەش. ئەمریکا بەردەوام دەبێت لە چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و لە پێدان و دابینکردنی کەلوپەل و چەک و چۆڵ و نزیکەی 200 میلیۆن دۆلار هاوکاری دارایی بۆ پێشمەرگە ئەمانە بەردەوام دەبن. بۆیە دەبێت ئێوە و بینەرەکانیشتان بزانن کە ئەمریکا دەمێنێتەوە، بەڵام ئێستا گروپێکی بچووکن، بەڵام ڕاوێژ و ڕاهێنانیش دەدەنە سوپا و پێشمەرگە. بەڵێ، ئەو هێرشانی گروپە چەکدارەکان ئەنجامێدەن بەتایبەت لە عێراق تا چەند ئاسایشی عێراق خاتە بەردەم مەترسیوە، تا چەند کاریگەریە بێ لەسەر پێگەی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی. هێرشی میلیشیاکان بە دڵنیاییەوە زیان بە ئاسایشی عێراق دەگەیەنێ. ئەگەر زۆر
دوور نەکەوینەوە هەر لە نزیکی ستۆدیۆکەی ئێوە کە چەند ساڵێک لەمە پێش موشکێک لە شوێنێکیدا نزیکی ستۆدیۆکەی ئێوە و بینیتان کە ئێستاش هێرشی درۆنی ئەنجام دەدەن و هێرشەکەنە سەر بنکەی سەربازی ئەمریکا هاوپەیمانان لە ناو فڕۆکەخانەی هاولێر و ئەمە ترسی دروست کردووە بۆ هێڵە ئاسمانیەکان بۆ جوڵەی فڕۆکەوانی بۆیە ئەمە بە دڵنیاییەوە کاریگەریە کاتە سەر ئابووری کوردستان و هەروەها ناوبانگی عێراق و کوردستان بە دڵنیاییەوە هەموو هێزە ئەمنیەکان دەبێت کار پێکەوە بکەن بۆی کە ئەم هێرشانە ئەم میرشانەی کە لە دەرەوەی یاسان و ئێران پشتیوانیان دەکا ڕایان بگرن. بەڵێ ئەمریکا پەیمانەتیشی دروست کردووە لە دەریای سوور بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشی حوسیەکان بەڵام ئێستا بە شێوەیەک لە شێوەکان ئەمریکا نیگەرانە لەوەی هاوپەیمانەکانی وەک پێویست وەڵامیان نییە بۆ هێرشەکان بە تەنیا وەڵامەداتەوە ئەم هاوپەیمانەی پێتان وایە تا چەند سەرکەوتووە بێ. هێرشی حوسیەکان بۆ سەر ئەو کەشتیە بازرگانیانەی کە لە ئەوە نێودەوڵەتیەکانەوە تێپەڕن ئەمە چڕ بووەتەوە ئەم هێرشانە و ئەو تەکنەلۆژیانەی کە کەشتی ئەمریکیەکان هەیەە ڕاداریان هەیە و موشکیان هەیە و سیستەمی دیکەیان هەیە و توانیویانە تا ئێستا کەشتیەکان بپارێزن ئەوانەی کە لە دەریای سوورەوە تێپەڕن بەڵام پشتیوانی نێودەوڵەتی نییە بۆ ئەمریکا. ئیسرائیل ئێستا تاوانی جەنگ ئەنجامەدا لە غەزە و نەتەوە یەکگرتووەکان دەنگی داوە و هەموو وڵاتن زیاتر لە 120 وڵات دەنگیان داوە بۆ ئەوەی کە شەڕ ڕاوەستێت تەنها ئیسرائیل و ئەمریکا و چەند وڵاتێکی بچوو پشتیوانی لە شەڕ دەکەن لە غەزە بۆیە ئەمریکا نەیتوانیوە پشتیوانی و هاوپەیمانیەکی گەورە لە خودەوری خۆی دروست بکە و کۆ بکاتەوە لە دەریای سوور. محەممەد شیع سوودانی سەرۆکۆزیرانی عێراق لە دوایین گوتاریدا باس لە دەرکردنی تەواوی هێزە بیانیەکانەکە لە عێراق پێتان وایە ئەگەر هێزە بیانیەکان بە تایبەت هێزەکانی ئەمریکا لە عێراق نەمێنن ئایندەی عێراق بەرەو کوێچێ سەقامگیری عێراق چی بەسەردێ؟ ئەگەر هێزە بیانیەکان عێراق بەجێ بێڵن کاریگەری لەسەر عێراق دەبێت لە ڕووی ئابووری و سەربازیەوە هێزە بیانیەکان کە لە عێراقن گروپێکی بەهێزن بۆ هاوکاریکردنی هێزە ئەمنیەکانی عێراق و پێشمەرگە بۆی کە پێکەوە هەماهنگگی لە نێوانیاندا دروست بێ و ئەم هێزە بیانیانە ڕاهێنانیان داوەتە سوپای عێراق و پێشمەرگە و ئەو هێزە بیانیانە کاریان کردو بۆیکەوە بەرهێنان و بزنسی نێودەوڵەتیش بێتە ناو عێراقەوە و ئاسایشی ناوچەکەیان پاراستو بۆیە زۆر گرنگە کە ئەم هێزە بیانیانە لە عێراق بمێنەوە هەتا ئەو کاتەی عێراق بیسەلمێنێ سەقامگیرێکی سیاسی هەیە و هێزێکی هەیە دەتوانێت کە وڵاتەکەی بپارێزێ. بەڵێ هەر سەبارەت بە هێرشی گروپە چەکدارەکان عێراق و سووریا و بەتایبەت لە عێراق ئەمریکا بەنیاز هیچ گۆڕانکاریەک نییە لە استراتیژی خۆی واتە پێشتر استراتیژێک بگرێتە بەر بۆی ڕوبەڕووی هەڕەشانە نەکبێتەوە نەک تەنها وەڵامی سنوورداری هەبێت. ئەمریکا نایەوێت کە شەڕێک لەگەڵ ئێران دەست پێ بکە. ئەمریکا ڕێز لە سەروەری عێراقەگرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمریکا پێویستە بەرگری لە سەربازەکانی خۆی بکە بیان پارێزی بۆی ئەمە هەڵوێستێکی ئاسان نییە پێگە و سیاسەتێکی ئاسان نییە. ئەو میلیشیانە کە هێرش دەکەن تا ئێستا سەربازێکی ئەمریکیان نەکوشتووە ئەگەر سەربازێکی ئەمریکی بکوژێ من پێم وابێ وەڵامێکی سیاسی لە واشنگتنەوە دروست دەبێ و هێرشێکی سەرتاسەی دەکرێت سەر و میلیشیانە. بەڕێز مایلز کاگنز ئەندامی باڵا لە پەیمانگای نیوڵانز ئەمریکی لە میسیسیپی لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتێ بەێمەتاندا.